با هەمووان ڕێز لە یاسا بگرین بەڕێزان پەرلەمانی کوردستان سەرۆکاتی دەسەڵاتی دادوەری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ڕایگشتی بەڕێزان وەک هەموو لایەکاگادانن لە ماوەی ڕابردوودا چەند کەسێک لە هەردوو پارێزگای سلێمانی و هەولێر بەبێ هیچ پاساوێکی یاسایی بێ بڕیاری دادوەر دەستگیر کراون. بێگومان ئەم ڕاگرتنانش بەپێی یاسا و لە چوارچەوەی دامەزرا و حکومیەکان بێت ئاسایی و یاساییە بەبێ ئیستیقلالکردنی دەسەڵاتی دادوەری بۆ مەرامی تایبەتی و سیاسی. بەڵام ئەوەی بۆ جێی سەرنجی هەمووان دەستگیرکردی چەند کەسێک بووە لە دەروی هەموو جۆرە یاسا و ڕێسایەکی دامەزراوەیی و یاسایی لە هەمان کاتیشدا لێدوانی دەستگاکان یاسایش دڵخۆشکرد نەبوون و پێچەوانی هەموو جۆرە بنەمایەکی دادوەری و دەوڵەتی و دامەزراوەیی بوو. بەڕێزان ئێمە وەک فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پێمان وایە دەبێت لەم جۆرە پرسانەدا هێزەکانی یاسایش و پۆلیس بێلایەنانە کار بۆ سەروەری یاسا و ئارامی هەمووان بکەن. بەڵام بەداخەوە لەم دۆخەدا ئەو بێلایانی و ڕێزگرتنە لە یاسا بەرچاو نەکەوت. بۆیە ئێمە لە فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئیدانەی هەموو پێشنگاریەکی یاسایی و ئیستیقلالکردنێکی دەسەڵاتی دادوەری و جەخت لە سەروەری یاسا دەکەینەوە. ڕوو دەکەینە هەرێک لە دەسەڵاتەکانی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری دەست بەجێ ئەم جۆرە کارانە ڕابگرن و چیدی خەڵک لە دەرەوەی یاسا و دادگا دەستگیر نەکرێت، چیدی هەرێمی کوردستان بەرەو دواوە نەگەڕێتەوە و ڕێز لە ئازادی تاکەکان بگیرێت. هەروەها یاسا سەروەر بێت و دەستگیرکردن و ڕاگرتن تەنها بە بڕیاری دادوەر و دادگا بێت نەخواستە حیزب کە لە ڕێی دەسەڵاتی دادوەریەوە ئەنجام بدرێت. ئەگەر نا ئەم جۆرە مامەڵانە جارێک بۆ کادیرانی حیزبی مەترسیدار بێ ئەوە بۆ خەڵکانی مەدەنی و ئازادی خواست دەیان جار مەترسیدارترە و هەرمی کوردستان دەگەڕێنێتەوە بۆ سەردەمی شەڕی ناوخۆ و ئیداری.